هەولێر پاڵاوتگە یاساییەکانی داخست و سلێمانیش بۆ نەخۆشیەکانی هەرسوجگەر دۆخی باش نییە. سڵاوتان لەبێت و هەواڵەکانتان پێشکەشەکەم. ماوەیە کە هەموو چاوەکان کەوتونەتە سەر پیسبوونی ژینگەی هەولێر، بارینی تۆز و خۆڵ و مۆلیدەی گەڕەکەکان و پاڵاوتگە یاساییەکان هۆکارە سەرەکیەکەن. بۆ ئەمەش ئەمڕۆ حکوومەت 12 پاڵاوتگەی نایاسایی لە سنووری هەولێر داخست. ئەو لیژنەی پاڵاوتگەکانی داخستووە جگە لە پۆلیس داواکاری گشتی و فەرمانگەی ژینگەیشیان لەگەڵدا بووە. بڕیاری جێبەجێکردنەکە بۆ دوێنێ یەکشەمە گەڕێتەوە، کاتێک پارێزگاری هەولێر لە دوای کۆبوونەوەی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان حەو بڕیاری تایبەتی بە پاکردنەوەی ژینگەی هەولێر دەرکرد و یەکێک لە بڕیارەکانیش داخستنی 138 پاڵاوتگەی نایاساییە لە سنووری ئەم پارێزگایە و پێویستە لە ماوەی 10 ڕۆژدا جێبەجێ بکرێت. داخستنیە و 12 پاڵاوتگەیە سەر لە بەیانی ئەمڕۆ بووە. دوای نیوەڕۆژ هەڵمەتەکەیان بەردەوام کردو و تاوکو ئێستا نازانرێت چەندی دیکەیان داخستووە. بەڵام ئەمجد ساڵح مزوری جێگری قایمقامی قوشتەپە بە 964 ڕاگەیاند. بەردەوام دەبن تا سەرجەم پاڵاوتگە نایاساییەکان دادەخەن. 13 ساڵە گوندەکانی دۆڵی سماقۆڵی وەک پێویست خێریان لەو کارەبانی نیشتیمانیە نەبینیوە کە بۆیان ڕاکێشراوە. بەردەوام بەهۆی کەمی ڤۆڵتیەوە کارەباکەیان بەرز و نزمی کردووە. بەڵام لە کۆیە هیممەتێک هەیە بۆ ئەوەی چیتر کێشەی کارەبایان نەمێنێت. ڕاکێشانی لقێکی کارەبا لە وێستگەی هەرمۆتەی شاری کۆیا لە ڕێگەی نەوەستونی کارەباوە چارەسەری ئێستای کێشەی کارەبای ئەم گوندانەیە. بەڵام تاریق حەیدەری قایمقامی قەزای کۆیە بە 964 وت بەهۆی نەبوونی سیوەیلە لە بانکەکان ڕاکێشانی ئەو لقە کارەبایە وەستا بوو. ئێستاش توانیویانە 122 میلیۆن دینار بۆ ئەم پرۆژەیە دابین بکەن بۆ ئەوەی کێشەی کارەبایان نەمێنێت. لەمە بە دووهەر ئۆتۆمبیلێکی بیانی بێتە ناو خاکی عێراق بە هەرمی کوردستانیشەوە ئەگەر سەرپێچیان لە یاساکانی هاتوچۆ کرد سزای سەرپێچیان بەسەردا جێبەجێ دەکرێت. ئەمە قسەی مقدم محەممەد سلێمانی وتەبێژی هاتوچۆی زاخۆیە کە بۆ 964 قسەی کردو و دەژڵێت هەموو جۆرەکانی سەرپێچی ئەوانیش دەگرێتەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو 1/8/2024 بڕیارەکەی سەرپێچەکانی ئەم جۆرە ئۆتۆمبیلانە لە ناو هەرێمی کوردستان بڵاوکراوەتەوە کە زیاتر لە 20 میلیارد دینارە. بەڵام بەپێی دوایین بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ دەری کردووە تاوەکو پێش ئەم ڕێکەوتە هەر بڕەپارەیەک سەرپێچی هەیە لە سەر ئۆتۆمبیلەکان لی خۆش بۆ تۆمارکردنی سەرپێچەکان لە دوای 1/8/2024 دەست پێ دەکات. سلێمانی بۆ نەخۆشیەکانی هەرسوجگەر دۆخی باش نییە، چونکە بەپێی ئامارەکانی تەندروستی ئەم پارێزگایە ڕۆژانە لایەنی کەم 85 نەخۆشی هەرسوجگەر سەردانی نەخۆشخانەی تایبەتی سلێمانیان کردووە. بەپێی ئامارەکە تەنیا لە مانگی حوتی ئەم ساڵدا پێشوازی لە 2579 نەخۆش کراوە و 57 نەشتەرگەریان بۆ نەخۆشەکان ئەنجام داوە. 288 نەخۆش داخڵکراون و 193 نەخۆش بۆ وەرگرتنی چارەسەرکردنی هەوکردنی جگەری ڤایرۆسی سەردانیان کردووە و نزیکەی 600 پشکنینی جۆرا و جۆریان بۆ نەخۆشەکان ئەنجام داوە. لەوانەش پشکنینەکانی هەناوی گەدا، کۆڵۆن، ڕەنگکردنی بۆریەکانی زرا و پەنکریاس و سۆنەر. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.